حکوومەتی عێراق ڕەزامەندی دەربڕی مەرزی سازان لە سنووری هەڵەبجە بە فەرمی بکرێتەوە. کردنەوەی مەرزەکە گرنگی و تایبەتمەندی بۆ پارێزگاکە هەیە. شارەکە بەڕووی جموجۆڵی بازرگانی و ئابووریدا دەکاتەوە و تا ڕادەیەک لە داخراوی ڕزگاری دەکات. لە چەند ڕۆژی ڕابردووە حکوومەتی عێراقی بەڕێز سوودانی ڕازی بوون لەسەرەوەی کە مەرزی سازان بە ڕسمی بکرێتەوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی ئێرانیدا و ئینشەڵڵا لە ئایندەیەکی ترە ئەوە بە تەواوی ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەبێتە ناوچەیەکی بەردی سازان ئەبێتە ناوچەیەکی بازرگانی دیارە گرنگێکی زۆری هەیە بۆ خەڵکی هەڵەبجە بە هەزاران گەنجی ئەم شارە ئیشی لێەکە بازارچەیەکی لێکرێتەوە ئەمانە خۆی ئەهەمێتی هەیە. هیوادارین لە ئایندەیە ئەم ڕێکارانە هەمووی تەواو بێت و کۆتایی بێ و لە مەرزی سازان بکرێتەوە لەگەڵکردنەوەشیە بۆ هەڵەبجە و بۆ ئیش و بۆ کار و بۆ گەنجانی ئەم شارە ئەهمێتی زۆری هەیە. مەرزی سازان دەکەوێتە ڕۆژهەڵاتی هەڵەبجە و بەرپرسانی پارێزگای هەڵەبجە پاش بڕیاریکردنەوەی مەرزەکە کەوتونەتە گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران. مەرزی سازان دووەم مەرزی سنووری هەڵەبجەیە کە پاش مەرزی تەوێڵە بە فەرمی بکرێتەوە و بڕیارە ئاڵ و گۆڕی بازرگانی تێدا ئەنجام بدرێت. کارێکی بۆ بۆی کە هەڵەبجە داخرانێکی جوگرافیایی هەیە بکرێتەوە و ڕزگاری بێ لەو چەق بەستوی و چەپەکی و داخرانەی کە ڕووی کردوتە شارەکە و وەزەحەیەکی زۆر بۆ هەلیکار و بەدەستێنانی دەستکەوت و داهات بۆ خەڵکی شارەکە و لە ڕوویەکی کەیشەوە ئەبێتە هۆکارێک بۆی کە هەڵەبجە بکاتە شارێکی بازرگانی لە شارێکی چەپەکەوە بیکاتە شارێکی بازرگانی. لە ئێستادا هەڵەبجە لە ڕووی بازار و ئابووریەوە چەقبەستووە. خەڵکی پارێزگاکەش دەڵێن هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا دەبێت کۆمەڵێک پرۆژەی استراتیژی لە سنوورەکە جێبەجێ بکەن. لەوانە کردنەوەی مەرز و تەواوکردنی پرۆژەی پردی توەقوت و تەنگی سید محەممەد لەسەر ڕووباری سیروان کە پارێزگاکە بە ئیدارەی گەرمیانەوە دەبەستێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.